کە ئێستا شەڕ بەدەست ئێمەنی زۆر جار شتەکان لە خارجی کۆنتترۆڵی ئێمەوە ئەوەی کە بەڕێزە باسی کردوە گوتمان ئەو شڵەژانەی دروستێکە لەسەر هەموو ئاستەکانێکی لەوانە ئابوووریە بەڵێ ئینسان جاری وای ئیش و کارەکەی لە دەستەیە یا ئیش و کارەکەی کەمە بێتەوە یاخود ئیمکانیات کەمە بێتەوە بەداخۆ ئێمەش لە وڵاتێکین ینی بە بچووکترین ڕوودا و لەو سەری دنیا و ئێمەکی نێژێر کاریگەریەکە خەڵکی ئێمەش یان نەڵێن هەمووی بەڵام بڕێکیەوەی کە لە بازاڕایە بڕێکیەوەی کە دەسەڵاتی بەدەسە ینی تۆزێک بێڕەحمن هەنە جایج زۆریش بێڕەحمن یعنی لەو کاتانەیە لە هەموو شوێنەکە وڵاتەکە ئینسان هەوڵەیات فشارەکان کەم کاتەوە لەسەر هاوڵاتیەکانی بە هەموو ڕێگایە ینی هەموو توانایی خۆی خاتەگەر بە تایبەت دەسەڵاتدارەکان بەڵام لا ئێمە سێکین لە هاوڵاتێکی بچووکەوە تا دەسەڵاتدارەکە هەوڵەیە بیقۆزێتەوە ئەو دەرفەتە بقۆزێتەوە بۆی سوودێکی مادیە سوودێکی بە هەر شێوازێ بێ بەخۆی بگاوەڵە لەسەر حسابی گیرفانی خەڵک یەک لەوانە مەسەن لە ئێستا غازە تۆ غاز سەرچاوی ژیانی خەڵک ینی خواردن بەچی دروست دەکرێ بە سوتەمەنی ڕئیسی مایەسە غازە تۆ ئینسان جاری وایە ترسی خۆراکی بۆ دروستەکەی خواردن کە ڕەنگە بە دووسێ ڕۆژ ئینسان شت نەخوایتر یا ئەیکوژێ یا کاریگەری خراپی لەسەردانێ ئێمە لە بیرمان نەچێ لە دەروونزانیا یەکێک لە پێداویستیە زۆر سەرەکیەکان ئینسان پێوترێ توانای مانەوە بەقا ئینسان توانای مانەوە ئینسانیش بۆ ئەمەیە ئەم هەوڵە لە حاڵەتە نۆرماڵەکانە کە جەنگ نییە کە موشکیلە نییە کەمتر ئینسان خەمی لێخوا بۆ چکە حاڵەتەکان نۆرماڵن ژیان نۆرماڵە ئەڕوا بەڕێوە بەشی خۆی غازی دەسەکەی بەشی خۆی ئیش و کەرب کەسابەتی هەیە بەڵام لە جەنگا کەکەوێتە ژێر مەترسیەوە سترێسێکی زۆر دروستە بێ لە بەرەوەی مانەوەی ئەم میسانەکەوێتە ژێر هەڕەشەی لە ناوچوون و ئەمانەوە